لەسەرەوەی کۆمەڵێک هاوڵاتی گلەییانە بوو لەوەی لەیلەت قەدریان لە مزگەوتی جەلیلخەیات نەکردووە، وەزارەتی ئەوقاف هاتە دەنگ و دەڵێت لەیلەت قەدر تا کاتژمێر 1 شەوە لەلایەکی تریشەوە کاردانەوەکان لەسەر ڕووماڵنەکردنی کوشتن بەردەوامی هەیە و پارێزگاری سلێمانیش قسەی جیاواز دەکات. سڵاوتان لێبێت. دوایەوەی شەوی ڕابردوو ژمارەیەک هاوڵاتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڤیدیۆیان بڵاو کردەوە و ناڕەزایی بوونیان پێشاندا بەوەی دوای کاتژمێرێکی شەو لە ناو مزگەوتی جەلیلخەیات گڵۆپیان لەسەر کوژێنراوەتەوە و پێیان وتراوە بچنە دەرەوە مزگەوت دادەخرێت. ئەو هاوڵاتیانە باسییان لەوە کرد چۆن دەبێت لە شەوانی قەدر مزگەوت بەڕووی نوێژخوێنان و میوانانی ماڵی خوددا دابخرێت. لە وەڵامیەوەدا نەبەس ئیسماعیل وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەڕی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوێتەوە و تیادا نووسیوێتی مزگەوتی جەلیلخەیات لە دوای نوێژی عیشا و تەراویحەوە ڕاستە و خۆ بۆ شەوی قەدر دادەنیشن تاوەکو کاتژمێرێکی شەو. جەختیشی کردوێتەوە هەرکە نوێژی عیشا تەواو بوو شەوی قەدر دەست پێ دەکات و 1 شەو کۆتایی دێ ئیدی هەرچی بگوترێت زیادەیە. دوای دەست پێشخەرەکەی 964 بۆ ڕاگررتنی ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن و هاتنە سەرخەتی داواکاری گشتی پارێزگاری سلێمانی دەڵێت هەنگاوەکان لە جێی خۆیەتی چونکە هەر شتێک نەزمی ئاسایش و تەندروستی و دەرونی کۆمەڵگە تێک بدات دەبێت ڕێی لێ بگیرێت. هەڤاڵ ئەبوو بەکر پارێزگاری سلێمانی کە خۆی پێشتر میدیاکار و مامۆستای بەشی ڕاگەیاندن بووە لەبارەی نووسراوەکەی فەرمانگەی داواکاری گشتی بۆ ڕێگریکردن لە ڕووماڵی کوشتن بە 964 وت. هەر شتێک شیرازە و دەروون و تەندروستی کۆمەڵگە تێک بدات دەبێت ڕێی لێ بگیرێت. بۆیە ئێمە لەگەڵ نووسراوەکەی فەرمانگەی داواکاری گشتین. بەوتەیە ڤاڵبوو بەکر لەگەڵ شاردنەوەی تاوانباران نین، بەڵام کەیسی تاوان شوێنەکەی لە دادگایە نەک میدیا. 22 مانگە 964 دەست پێشخەریکی ڕاگەیاند بۆ ڕووماڵەکردنی ڕووداوەکانی کوشتن دواتر چەند دەستگایەکی میدیایی پاڵپشتیان کرد و بڕیاریاندا ڕووماڵی کوشتن ڕابگرن. دوێنێش فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی بە نووسراوێک کۆژداریدا کە نابێت میدیاکان ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن بکەن. بازارەکانی کوردستان ئەگەر چاوی لیژنەکانی چاودێریان لەسەر نەبێت پڕ دەبن لە مادە و خۆراکی بەسەرچوو چونکە بەشێک لە فرۆشیارەکان هەرچی تاکتیک و پلانەیە بەکاری دێن بۆ ئەوەی مادە بەسەرچوو ناتەندروستەکانە لە بازارەکاندا ساف بکەنەوە. بۆ ئەمەش ڕۆژ نییە لە چەند لایەکی بازارەکان هەرێمی کوردستان دەست بەسەر ئەم جۆرە مادانەدا نەگیرێت. لا خەلیفان فرۆشیارێک 800 کیلۆگرام چکلێتی لێگیراوە. هەرچەندە ئێستا کە سەیری بەروارەکەی دەکەیت بەسەر نەچووە، بەڵام کە دەگاتە ڕۆژانی جەژن بەروارەکەیان بەسەر دەچێت. لیژنەکانی چاودێریش دەستیان بەسەرداگرتووە و لە ناوی دەبن. بەقتیت عەریف ئەحمەد ئایمقامی قەزای خەلیفان بە 964 ڕاگەیان لەگەڵ هاتنی ڕەمەزان تیمەکانی چاودێری بازار هەڵمەتەکانیان چڕتر کردوێتەوە. بۆ ئەم مەبەستەش لە بازگەی تاراوە جگەلەوەی دەست بەسەر 800 کیلۆ چکلێت داگیراوە هاوکات 700 لیتر زاهی و فاسیش دەستیان بەسەرداگیراوە. بۆی کەمی ڕێژەی بارانبارین و لا ترسی و شکبوونی گەنم جوتیارانی دەشتی بتوێن پەنایان بردۆتە بەر ئاودان بە مەڕەشە. عادلەمین جوتیارە و بۆ 964 وتی بۆی دەغڵودان ماوەشک نەبێت پەنامان بردۆتە بەر ئاودانی دەستکرد. هەرچەندە بێهیوا بووین لە گەنمی باش چونکە ئەگەر باران نەبێت دانەوێڵەکەش باش نابێت. وتیشی ئەو زەویانەی دەکرێنە گەنم دێمەکارن و بە کەڵکی گەنم و کاڵک دێن، بەڵام گەنم دەبێت ئاوی هەبێت، ئەوەش بۆ ئێمە تێچووی زۆرە چکە دەبێت بە بۆری یان بە تانکەر لە بیر یاخود لە جۆگە و سەرچاوی ئاوی تر ئاویان بۆ دابین بکەین. خالید ئەحمەد بەڕێوەبەری کشت و کاڵی ڕاپەڕین بە 964 وت تا ئێستا وەزارەتی کشت و کاڵ ڕای نەگەیاندووە کە وشکە ساڵی و تاوەکو ئێستاش هیچ پلانێکیان ڕای نەگەیاندووە. باران کەمە بەڵام نەبۆتە هۆی وشکبوونی هیچ گەنم و هیچ جۆرە بەربوومێکی تر چونکە سەرەتای بەهارە. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵەکەی دیکە لە ماڵپەڕی 964 بەهۆی نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان و سەردانکردنی هاوڵاتیان لە ڕۆژانی جەژن بۆ گۆڕستانەکان بۆ سەرگۆڕی ئازیزانیان کە جێیان هێشتوون لە شارەوانی کەرکووک لە ڕێگەی تیمەکانیەوە دەستی کردووە بە پاکردنەوەی چەندین گۆڕستان و بە نیازن شارەوانی سەرجەم گۆڕستانەکان کە ئەمە کارێکی زۆر باشە بەڕاستی چکە خەڵک ڕۆژانی جەژن هەر دەچنە سەرگۆڕی ئازیزان و دۆستەکانیان و کەسە نزیکەکانیان. بۆیە ئەو ناوەیان گۆڕستانەکە پاک بکرێتەوە لە گژوگیا و ئامادە بکرێت بۆ ئەو خەڵکە
زۆر کارێکی باشە بۆ ئێستا شارەوانی کەرکووک هەستاوە بەوە تاوەکو ئێستا توانراوە گۆڕستانەکانی ئەبوو عەلووک لە گەڕەکی موسەڵا، گۆڕستانی ڕەحیماوە، شەیدانی تورکمان، سەید عەلاوی، گۆڕستانی ئەحمەداغا پاک بکەنەوە. هەڵمەتەکە بەردەوامی هەیە، دەڵێن هەموو گۆڕستانەکانی دەکەین بە گوڵ بۆ ئەوەی کە ڕۆژانی جەژن خەڵک سەردانی بکامە کارێکی باشە هیواداری لە شارەکانی دیکەش ئەنجام بدرێت. هەواڵەکانی ئەمڕۆ پێشکەشکردن شاد بن.